دوای چەند ڕۆژێک لە گەمارۆدانی گوندی تۆپزاوە لەلایەن فیرقەی 11 سوپای عێراقەوە دوجار بە فشاری خەڵکی گوندەکە و دەستێوەردانی چەند پەرلەمانتارێکی کەرکووک سوپای عێراق لە گوندەکە کشایەوە. بە شێوەیەکی کاتی کێشەی دروێنەکردنی جوتیارانی کورد و تورکمان چارەسەر کرا و جوتیاران دەتوانن زەویەکانیان دروێنە بکەن. تەڵعات هاتووەتەوە سەرە و زەویەی کە سوپای عێراق دوێنێ دروێنەکردنی لێ قەدەغە کرد و بەرهەمی گەنمەکەی لە نێو زەویەکەدا هەڕشت بوو. دوێنێ نەهێشتنی ئێمە درەوکەین نێشتن درۆکەین دەها دوێنێ مشتەکەشی نەبی ئێمڕۆ تەلەفۆن هینیان کرد بەغدایان کرد ئەرێن ئەم عەدەگەدا هین وزارەی دیفاعە ئێوە حەقتان لێ لەسەری ئەوەی هینتانشی ئەو گەرمەوە دوویک نەهینێمەشە. جوتیارانی کورد و تورکمان لەسەر مانگرتنی خۆیان بەردەوامن و لەسەر زەویەکانیان خێمەیان هەڵداوە. ئەوان داوای چارەسەری بنەڕەتی کێشەکانیان دەکەن. ئێمە خەڵکم گوندەی لە باو باپیر لەم گوندەی تاپۆمانێ تاپۆی ڕەشمانەیە تاپۆی عوسمانلیمانێ تاپۆی ئینگلیزمانەیە تاپۆی زەمانی لێ ئێستەمانی هەیە قەرارەتی مادی 140 بۆ دەرچووە هەر ناخوا لە ئێوان. وەزارەتی بەرگری عێراق دەیەوێت ئەو زەویانەی کە پێشووتر لە سەردەمی ڕژیمی پێشووی عێراقدا خاوەندارێتیەکان لە کورد و تورکمان وەرگیراوەتەوە و خراونەتە سەر وەزارەتی بەرگری عێراق لە ڕێگەی لیژنەیەکەوە ئەو زەویانە بخاتەوە ژێر کۆنتڕۆڵی خۆی کە بەشێکیان دەکەون ناسنووری فیرقەی 11 سوپای عێراق لە گوندی تۆپزاوە. چەند ڕۆژێک پێش ئێستا لیژنەیەکی وەزارەتی بەرگری عێراق سەردانی فیرقەی 11 سوپای عێراقیان کردووە لە گوندی تۆپزاوە. هێڵکاریان بۆ ناوچەکە کردووە وەکو خۆیان دەڵێن 13,000 دۆنم زەوی لە ناوچەکە دەگەڕێننەوە بۆ وەزارەتی بەرگری عێراق کە پێشووتر دەستی بەسەردا گیراوە کە مەبەست لەی ئەو زەویانن کە لە سەردەمی ڕژێمی بەعزدا خاوەندارێتیان لە کورد و تورکمان وەرگیراوەتەوە و کراوە بە ناوی وەزارەتی بەرگری. سەردانی فیرقەی 11 سوپای عێراقمان کرد و لیژنەکەمان سەرجەم کاریاساکانی دەکات و سەبارەت بە دەست بەسەرداگرتنی زەویەکان و گەڕانەوەی بۆ وەزارەتی بەرگری عێراق. زیاتر لە 35,000 دۆنم زەوی لە گوندی تۆپزاوە کێشەی لەسەرە کە بەشێکیان دراون بۆ وەزارەتی بەرگری عێراق و بەشێکی دیکەشیان کراون بە ناوی عەرەبی هاوردەوە. دیلان بەرزان کوردستان 24 گوندی تۆپزاوە.